لە بۆ زەڵاتەکەم پێویستم بە خاس، خیار، هەروەها جێزەر و بیبەر هەیە. لەبیر نەکەم لە بۆ ناو پەنیرەکەشم جێزەر بەکاردێنم. بەچی باسم کرد لە بۆ زەڵاتەکەم پێویستم بە خاس و خیار و هەروەها بیبەر و جێزەر هەیە. لەگەر گەنمە شامی حازرم هەیە ئی قوتی. لە بۆ سۆسەکەشی ماست، تەحین یاخود ڕاشی و ئاوی لیمۆخێ، کەمەک بیبەر ڕەش و کەمەک لە نعناعی وشکیشم پێویستە. لەگەرم بن و دەست پێکەین. زەڵاتەکی زۆر ئاسانە، بەڵام تامەکەی زۆر تایبەتە لەبەرەوەی سۆسەکەی تایبەتە. خۆشەویستانی من زەڵاتەکەم حازر کردەوە. چی دیتە؟ خیار، جێزەر، هەروەها بیبەر و خاسم تێکرد و سۆسەکیشم لە بۆ دروست کرد. تام و بۆنەکەی زۆر تایبەتە.